چەند عملیێمە دەگەڕێن بە شێوەی میکانیزمی گەڕانەکانمان لە ڕێگەی کارمەندەکانمان بە ڕێگەی قاچ و دەست و بە ڕێگەی مگناتیس و شێوەی کێشکردنیان دۆزینەوەی تەنەسیلەکان. لە دوێنێشەوە ئۆتۆمبیلێک کەوتۆتە نێو ڕووباری گەری هەلی بەگەوە کە بە پێنج سەرنشینەوە بەڵام دوو سەرنشین هەرزوو لەگەڵەوەی کە ئۆتۆمبیلەکە ئەکەوێتە نێو ڕووبار خۆیان ڕزگارەکەن بەڵام سێ منداڵ تاوەکو ئێستاش بێ سۆراغن لەگەڵ ئۆتۆمبیلەکە هەر لە دوێنێشەوە تاوەکو ئێستاش بەردەوام تیمەکانی بەرگری شارستانی سۆران سەرقاڵی گەڕانن بە دوایی ئۆتۆمبیلەکەدا بە دوای دۆزینەوەی ئەو سێ منداڵی کە لە نێو ئۆتۆمبیلەکەدا بوون ئەو سێ منداڵانە یەکیشان تەمەنی 3 ساڵانە منداڵێکی تر تەمەنی 6 ساڵان لەگەڵ کچێکی 17 ساڵان خەڵکی خەلیفانن بەڵام تاوەکو ئێستا هیچ سۆراغێکیان نییە سەرەداوێکیان دەست نەکەوتوە جا کاروان میراودەلی بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران لێرەیە گفتوگۆی زیاتر لەگەڵەوەکەین. کا کاروان سڵاوتان لێبێ بەپێی ئەزمموی خۆتان پێ ئۆزمونێکە هەتانە پێشبینیەکەن ئەو ئۆتۆمبیلە لەو شوێنێکی کەوتۆتە ڕووبار چەند دوور کەوتو بێتەوە یاخود ئاوەکە چەند بردبێتی؟ بەڵێ بەناوی پەروەردگار بەجددی ئاوەکەمان خێرایی زیە و توانستی بردننی تەنەکانی هەیە بەڵام بەو مانانی ئۆتۆمبیلە زۆر ڕۆشت بێ ئەوترێت لێمە لە نقطەی دالەی ڕووداویە کە بە مەودای 300 مترێ لێرەوە دوورە هەتا 500 بۆ 650 ڕۆین. بەڵێ من دوێشە و ئێمە کامیرەی چاودێریمان هەیە لە بنکەی پاراستنی ڕووبار لە دوای ئەوەی کە ڕووداوەکە بۆ 50 خولەک دوایەوە کۆمەڵێ تەنی پارچە پارچە بووی ئۆتۆمبیلەکە دەبینرێ واوترا کە ئەمە ڕەنگە ئۆتۆمبیلەکە کاملە خۆی بێ ئەمە خەریگە بوو زەرب بین لەم جێگادا بەڵام دیار بوو کە پارچەکان پارچەی بچووک بوون و بۆی ئەو پێمانەڵێ هێزی با بڵێم ڕۆیشتنی زیاد لەوەیە کە تەسەوڕێکرێت چون یاسای ئاو هیچ یاسایەکی بنەڕەتی نییە بۆ بابەتی لەم ئاوانەدا دەکرێت بۆ ئاوی مانجی با بڵێم بە هاوینە لە وەرزی با بڵێم مانجی 7 و 8 و تەنانەت 6 شەندێجار ئاوەکان بەو عنوانەی کە ئاوەکانیان ئاوێکی نەگۆڕ بێ بەڵام ئەم ئاوە بە پێی کەش و هەواکەی دەگۆڕێ و ئەو جاروایە ئەم پاڵە پەسوەی هەیە لە ژێرەوەدا هێزێکی تر لە ژێر ئاوەکە دروستەکات ئەم خەریتەی ئاوەکە بۆ گۆڕێ بە هەموو ئەو قڕولیت و پاشماوانەی کە خیز و خاشاکەی کە لە ژێرەوەدا هەیە. ئێمە ئەمڕۆ بە چەند عملیێمە دەگەڕێن بە شێوەی میکانیزمی گەڕانەکانمان لە ڕێگەی کارمەندەکانمان بە ڕێگەی قاچ و دەست و بە ڕێگەی مگناتیس و شێوەی کێشکردنیان دۆزینەوەی تەنەسیلەکان و بە پێی ئەوەش کە ئەو جێگایانەی کە پێمان وایە بە بەلەم بەکاردێنین و بە قینجە و قولابۆمانە دەمانوێت لانی کەم ئۆتۆمبیلەکە کە بەدەنێکی سلیلیەیە بیدۆزینەوە هەرچەنە ئەوەترێت جامی ئۆتۆمبیلەکە شکانی کردو و لێ بۆتەوە گزارشتە لەوەی کە ڕەنگە تەرمەکان لە ناو ئۆتۆمبیلەکە نەمابن کاری ئێوە ئاسانترەکان قورسترە بۆ هەندێک جار لەونبوون و با بڵێم قەفڵبوونیان لە هەندێک جارەکە ئۆتۆمبیلەکان لە دەرناکەونەوە بۆ ئێمە باشترە تەرمەکان دەرەکەون ینی تەرمەکان ناکەن زۆر دوورکەوتنەوە تەرمەکانەگەر لە ناو تەرمەکان وەکو باسمان کرد 3 تەرمی جیاوازمان هەیە با بڵێم قوربانیەکان دانەیەکە 7 ساڵە کێشی با بڵێم وەزنەمانەی کە ئەوترێن نزیکەی 6 کیلۆغرام 6 با بڵێم کیلۆیە وەجگە لە یەکێکیان تەمەنی 3 ساڵە دانەیەکیشیان 6 ساڵە هەر یەکەی جیاوازی خۆی هەیە ڕەنگە لە بابەتی تەرمە بچووکەکەیە کە باسمان کردووە ئاریشی دۆزینەوەمان بۆ چێ بێ ئەوەی تر زووتر لەوە بەڵام زۆر جاریشەیە با بڵێم لاشەی مرۆڤەکان منداڵەکان بە پێی بابەتی وەزنیان زووتر فڕێدرێن و بۆیە ئێمە ئاوەکە ساردی ئاوەکە لێڵی ئاوەکە هێز و قودری ئاوەکە زۆری ئاوەکە لەم ساڵدا و بەتابەت لەم مانگەیەدا کە ئێمە ئێستا بە پێچەوانەی ساڵی ڕابردوو و بەڵامەوە ئێمە ئیشی خۆمانەکەین نامان خاتە بازنەیەکی با بڵێم وەستانەوە ئیمکاریەکەین لەگەڵ ئاوەکە بەڵکو چانس یاوەریمان بکە بۆ تیمەکان و خۆمان و بۆ ماڵباتەکەش بۆ ئومێدەوەین بتوانین لانی کەم ئەمڕۆ نەتیجەیەکمان بێ و بەڵام بابەتی گەڕانە ئیدی ئاوەکەمان 45 کیلۆمەترمان هەیە بە درێژایی ئەم ئاواتە سنووری جوگرافیای کۆتاگیریمان و لە گەلیشەوە تیمێکمان ڕۆشتنی کردووە بەرەو گەلی بەرەو خەلام بیاوە و تیمی بەڕێوەبەرهاتی بەرگری شارستانی با بڵێم هەولێریش بەتابەت بنکەی قەندیل لە قەندیلەوە دێن بەرەو بێخما ئەوانیش کۆمەکمانەکەن
جەنابی خودی جەنابی وەزیری ناوخۆمان جەنابی بەڕێوەبەری گشتیمان هەمووی لەسەر خەتین و لە دوێشەوە برادرانی هاتوچۆ و برادرانی پۆلیسی خۆجێی و برادرانی ئاسایش کۆمەکمانەکەن ئەوە داوا لە هاوڵاتیانی ژەکەی کۆمەکمان بکەن لەو جێگان ئاڵۆزی مازۆ بەدروست دەکەن.